طبعا خۆشەویستەکانم حەزەکەم شتێک لاتان ڕوون بێ کە ئەم دینە لەوەتەی پێغەمبەری خوا هاتووە صلی الله عليه وسلم کە لای خوای گەورە لە هەرچی خەلایقە شیرینترە بە سیراع هاتووە ژیانی دەستی پێکردووە هەر لەو کاتێکی ئەعلانی داوا ئەکا هەتاوەکو ئەو کاتێک کە وەفاتەکە بەردەوام لە کێشمە و ململانەیە ئەبێ لەبەرەوە قەت چاوەڕێ نەکەن مسلمانی ڕاستەقینە لە خۆشی و پادانەوە و لە ئیسراحەتا بێ خەڵک دەستی بەسنەوە بۆ بگرێ و هەموو دیناری ڕازی بێ و کەس دژایەتی نەکات و ئاشتی بەرقەرار بێ ئەمە لە دینی من و تۆیان نییە ئەمە سونەتی ئەم دینەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق لا يضرهم من خذلهم حتى يأتي أمر الله وهم على ذلك أفرمي بردوام كومل لأمتكي من لشون جاجاكاني دنيايا لپێناو پروەردگارە ئەجەنگن ئەوەی کە دژایەتی ئەکات زەرەریان پێ ناگەیەنێ ئەوەی کە سەریشیان ناخات پشتیان تێ ئەکات و تووشی خودلانە بێت ئەمانیش هەر زەرەی لەدەست ناکەن هەتا وەکو ڕۆژی قیامەت دێ کەواتە بەردەوام لە شوێنە جیاجیاکانی عالەمی ئیسلامیە کۆمەڵێکن لە پێناوی خوای گەورەیە بۆچی بۆی کە بەردەوام ئەم سیراعە هەبێت و بەردەوام چۆن ئینسان هەستەکات دژمنێکی هەیە لاشە ئەگەر هەز نەکات دژمنی هەیە خوڕەکەسپەکان ئەمرن خەویان لێ ئەکەوێت لەبەرەوە ساڵانە ئەبێ ئینفلۆنزایەک هەڵامەتێک نەخۆشیەک دەستبڕینێک لاشەیەک تووشی شتێ بێ بۆ ئەوەی کە خڕۆکەسپەکان هەستکەن بەردەوام لە جنگان و بەردەوام خۆیان نوێ بکەنەوە بۆیە سروشتی ئەم دینەوایە بەلاتانەوە سیر نەبێ لێرە نا لە وڵاتێکی تر بەردەوام ئەمە ڕوەدات